ناوی کۆمەڵە قوتابی دەخوێنینەوە کە توانیویانە ڕیزبەندی لە دەیەکەم لەسەر هەرێمی کوردستان بەدەست بێنن. قوتابی مەریەم دلاوەر محەممەد، قوتابخانەی نیلوفەر بە کۆنمرەی 98.79 توانیوێتی پلەی چوارەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەدەست بێنێ. قوتابی ئەحمەد دڵشاد ڕۆستام، قوتابخانەی عشقی کوڕان بە کۆنمرەی 98 توانیوێتی پلەی شەشەم بەدەست بێنێ. قوتابی سارا زەیان حاجی، قوتابخانەی نیلوفەر توانیوێتی بە کۆنمرەی 97.69 پلەی شەشەم لەسەر هەرێمی کوردستان بەدەست بهێنێ. قوتابی ئەمین نەجات، قوتابخانەی عشقی کوڕان بە کۆنمرەی 97.4 توانیوێتی پلەی هەشتم لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان بەدەست بهێنێ. قوتابی قەمەر و زەمان وەلید عیززەت، قوتابخانەی نیلوفەر توانیوێتی بە کۆنمرەی 97.1 پلەی نۆهەم بەدەست بهێنێ. قوتابی ئیسماعیل سەباح کاکۆ، قوتابخانەی عشقی کوڕان توانیوێتی پلەی دەهەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە کۆنمرەی 97 بەدەست بهێنێ. داوا لە بەڕێز مامۆستا بورهان ئەرگوشی ڕاوێژکاری وەزیری پەروەردە با فەرمێ بۆ پێدانی سەرتیفیکێتەکان.